إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وتاري أمرمان باس أو أكين كجرنجي باس كردني نخوشيكاني ظل أهمية الحديث عن أمراض القلوب. بو جرنجا إيما باسي نخوشيكاني ظل بكين بو گرنگی چییە ئەگەر ئێمە باس لە نەخۆشیەکانی دڵ بکەین؟ ئەمە بە کورتی لە چەند خاڵێکە ئەیبینینەوە. گرنگی باسی نەخۆشیەکانی دڵ لە چەند خاڵێکە ئەیبینینەوە. خاڵی یەکەم: أن الله سبحانه وتعالى أمر بتطهير القلب وتنقيته وتزكيته، بل جعل الله سبحانه وتعالى من غايات الرسالة المحمدية تزكية الناس، وقدمها على تعليمهم الكتاب والحكمة لأهميتها. خوي تعالى خۆشەویستەکانم ئەمری کردووە کە ئێمە دڵەکانمان پاککەینەوە. فەرمانی پێ کردوین. پێغەمبەر ئیبراهیم باوکی پێغەمبەران کاتێک کە بینای کەعبە ئەکاو، خوای تعالی فەرمان بە خۆی و بە ئیسماعیلی کوڕی ئەکا کەوا کەعبە دروستکەن یا سەر لە نوێ بینای بکەنەوە. دوای تەواوکردنی کەعبە، دوای ئەوەی کە بیناکە تەواوەکەن، داوا لە خوای تعالی ئەکەن، چەند دوعایەک ئەکەن. یەکێک لەوانە لە ئاەتی 129 سوورەتی بەقەرە خوای تعالی ئەفەرمێ لەسەر زمانی ئەوان لە کات دوعاکانیان ئەفەرمێ: ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. خوای تعالی بۆمان نەگێڕێتەوە لەسەر زمانی ئەوان باس ئەو دوعایانەی ئیبراهیم و ئیسماعیلی کوڕیمان بۆ ئەکات کە داوا ئەکەن لە خوای تعالی ئەم ماڵە پیرۆزکە و بەردەوام بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەرا، یعنی بەسەر ئەو ماڵە پیرۆزە، و لە خودی خۆیان و لە خودی ئەو ئوممەتەی کە ئەبن بە خاوەنی ئەم ماڵە، خوای تعالی لە خودی خۆیان پێغەمبەرێکیان بۆ بنێرێ. ربنا وابعث فيهم، لە خودی خۆیان پێغەمبەرێکیان بۆ بنێرێ، رسولا، ئیشی ئەو پێغەمبەرە چی بێ؟ يتلو عليهم آياتك، ئاەتەکانی تۆیان بەسەرا بخوێنێتەوە. ويعلمهم الكتاب والحكمة، وفێری ئەو کتابە ئەو پەیامەی کە هی تۆیە و ئەینێری بەو پێغەمبەرە بۆیان، ئەو پێغەمبەرە هەڵسێ فێریان بکە، وفێری دانایی و حکمت و شێوازی تەطبیقکردنی ئەو کتابەشیان بکە کە ئێمە بە سونەت ناوێ بین، یعنی فێری قورئان و سونەتیان بکە. و پاشان ئەفەرمێ وەیوزەکیهم، و پاکیشیان بکاتەوە، یعنی تەزکیەیان بکە، پاکیان بکاتەوە، دڵ و دەرونیان پاک کاتەوە. بەڕێنمایەکانی قورئان و سونەت دڵ و دەرونی ئەو ئوممەتەیان، ئەو ئوممەتە کە ئەبنە خاوەنی ئەم شوێنە پاک بکاتەوە لە نەخۆشیەکانی دڵ. بەڕاستی تۆ بەدەسڵاتی، تۆ دانای ئەی ڕەب العالەمین. ئەم دوعایەی پێغەمبەر ئیسماعیل و پێغەمبەر ئیبراهیمی باوکی خوای تعالی لە قورئانە لە ئاەتی 129 سوورەتی بەقەرە بۆمانی تۆمار کردووە. پاش چەند ئاەتێکی تر هەر لە سوورەتی بەقەرە
لآياتي 151 خوای تعالى وەڵامی دوعاکەی ئیبراهیم و ئیسماعیلمان بۆ باسەکا کە خوای تعالى وەڵامی دوعاکەیانی داوەتەوە و بە هەمان شێوە لە ئاەتی 164 سوورەتی ئالی عیمران جارێکی تر خوای تعالى باسێکا کە وەڵامی دوعاکەیانی داوەتەوە لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم حتى كوتاي آياتك بهمان شيوال لسورة جمعة آياتي 2 خواهي تعالى جاريكي ترباسيكا يعني أم آياته دعاك إبراهيم وإسماعيل لقل ولامكا لتشوار شواني قرآن باسكراوة لسورة بقرة آياتي 120 لسورة بقرة همان سورة آياتي 151 ولا سورة آل عمران آياتي 164 ولا سورة جمعة شاخواي تعالى باسيكا آياتي 2 بلام ليرة فرقك هي لناو أم آيات عزيزة كان مسلمان بريزة كان من ليرة ما بسم أم فرقية خواي تعالى لآياتكي سطو بسنو كاتي الدعاك إسماعيل وإبراهيم من بو أجريتوا أفرمي وابعث فيهم اوان وتيان خوايا بيغمري كان بو بنير لخودي خويان آياتكاني تويان بسرع بخوينيتوا فيري قرآن والسنتيان بكا وباكيان بكاتوا بس كاتي خواي تعالى لو سي آياتكي ترى باس ولامكي خوا أكاتك ولامي دعاك يعني داوتوا ليرا خواي تعالى فرقك أخات بيني أم برقانا أفرمي هو الذي بعث في الأميين رسولا منهم خواي تعالى لا ملة النخوة نواركا لخودي خوان بيغمريكي بويان نار يتلو عليهم آياته آياتكاني خوان بسرع بخوانيتوا تا ايروكو خوي وايا أمجا أفرمي نافرمي ويعلمهم الكتاب والحكمة أفرمي ويزكيهم يعني باكردنا وكا أخات بردم فير كردني قرآن والسنة براينا أجر ضلي إنسان باك نبي أجر دروني إنسان باك نبي حتى 100 صالي تر قرآن والسنة بخينا بانيا هيج سوديكي براينا خلقك زور هيا ملايكي زور مان هيا لم كردستانا لا عالم زور هيا كل خلق وعام يترخوا مسألة دين بو ملا نهاتيا أم خلق عامة أم خلق زورة زور بي قرآن زاني جيشي ليتي حيش تأثير شيتي هناك هيج كأنه لم جو أرى جو كيو درجي مسألة ضل براينا ضل كجني هيش ورناقري جهازكت أم جهازي أساسي ورقرتني اشتكان ضل كتبوتوز قردي هر باكت نكردو آيات حديث نايجو ليني آيات حديث كاريگري لضليك حياة اگر او ضل زندوبه تبوتوزكت لسر لا بردبه جهازك وريقري كوري نقد قيمتي هيك لفرزكاني إسلام زكاة زان لإسلام معناه شيء معناه باكردنما الزكاة النمو والطهارة زكاة تنها باريك نية بيدي نو والله زكاة باكردنوي ضلا تو او باريك قيمتي نية اگر بزور ليت بسينري بارك اگر لكان قاي دل تو در نچه اگر او خوي او كساني كدولة منن خوش يسكانم وبار زكاة نادن طبعا شروكية بيسكية او شتانا هموي لنا ودلا دروز بو بويا زكاة نادا كاتي الزكاة بدا ابي اوانا هموي نيلو لنا ودلا ابي انسان لبردهي تيابه ابي انسان بخشيندهي تيابه ابي انسان بير كاتو بلي ام باره منيه هي فقيره هاجاركانش بشي اوانشي تياه ابي انسان بزاني ك ام رزقك خوا دايتي او هي خوايا هي اونيه امانه همي لنا ودلا دروس به اگر اما دروس نبي قيمتيني او زكاه بويا باسي نخوشيكاني دل زور گرنگا باسي بكي او خالي كم خالي دوهم برزانم ثانيا أثر هذا القلب في حياة الإنسان فهو الموجه والمخطط والأعضاء والجوارح تنفذ براينا ضلي إنسان سركردايتية برلمانا أودا أنشيش التخطيطك برنامج دا الريجي بلان دا أنا
يعني دڵ پلاندا ئەنا تەختیت ئەکا بەرنامەدا ئەڕێژێ قانون تەرتیبەکە بەم دڵە ئەم ئیشانە ئەکرێ ئەوەی کە جێبەجێ ئەکا دەسە دەمە چاوە پێیە ئەمانە منەفیزن ئەمانە پۆلیسن ئاساییشن تێگەی ڕئیسی حکومەتن وەزیرەکانن بەڵام دڵ پەرلەمانەکەیە ئەگەر قانونەکە نەبێ بەڕێزان وەزیر وەکەیف خۆی تەسەڕوفەکە پۆلیس وەکەیفی خۆی مدیری پۆلیسی وەسی بە هەموو شتێکەکە محکمەیەک حاکمێکە وەسی بە هەموو شتێکەکە ئەگەر یاسایەک لە بەردەستیان نەبێ بە پێی خۆی تەسەڕوف بە پێی عەقڵی خۆی تەسەڕوفاتەکە کەوابوو دڵ بەڕێوەبەری ئەو شتانەتانێ دڵ تەختیت و هینەکەی تەرتیبەکان دائەنا دەس و دەم و چاو ئەمانە تەنفیزەکە ئەمە زۆر مهمە پێغەمبەری خوا فەرموویەتی پارچە گۆشتێک هەیە هەپڕ ناو دەمێکە تیکەیەکە ها لە گیانی ئینسانە ئەگەر ئەو پارچە گۆشتە چاک بێ هەموو شتێک چاکە بێتەوە ڕئیسە مەلیکە ئیسە لە هەر وڵاتێکە ڕئیس باش بێ خەڵک ئەتوانێ باش نەبێ يعني ئەگەر تۆ مەلیکی وڵات باش بێ خەڵک ئەتوانێ باش نەبێ گەورە حەساوە گەورە ئاوەڕشێنێ بچوو پای تێخشێنێ ئەمە قسەیەک پێشینان وتوانە معنای هەیە ئەمە هەمووی لە ئایەت و حەدیث وەرگیراوە بۆیە دڵ گەورەی ئەندامەکانی لاشە ئینسانە سەرکردایەتیە ئەبوو هورەیرەش خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ القلب مەلیک ئەفەرمێ دڵی ئینسان مەلیکە پادشایە والأعضاء جنوده ئەندامەکانی لاشەی ئینسانیش جندین سەربازن فإذا طاب الملك أجر ملك چاك بي طابت جنوده جنديكاني شي باش أبن وإذا خبث القلب أجر أو جني أبوي أجر غلط يا بكري هين الله ماسي لسرو أجنيه الله لسرو أجنيه سر جنيا خوار إسفادينية سر چاك بو هموي چاك بي دل جني توا هو كان تر هموي خبثت جنوده سر بازكانيش هموي خراب أبن ئەڵێ کابرایەکە بوو لە زەمانێکە بینیەی لە ناوچەکەیانە لەو ناوچەیە کە ئەو تایە ئەژێ دارێک هەیە ئەو دارە خەڵک زیاد لە حەد ئەڵێن سەیدە و ئەمە لەبان قەبری سەیدێک سەیدێک هاتیە لێ دانیشتووە و ئەم دارکنارە سەوز بوو ئاوا دارکنارەکە گەورە بووە و ئەمانە خەڵک ئەچێ بە دەوریا سوورڕەخوا و شتەکە نەقەیا و ئەمە وەکو تەبەڕک و ئەو شتانە طبعاً ئەمە لە ئیسلامە نییە ئەمە هەمووی شتێکی ناشەرعیە لە وڵاتی ئێمەش هەر هەیە لا یەزال ئەم کابرایە زۆر بێتاقەت بوو تی باش ئەم خەڵکە تۆزێکی تێگەیشت بوو لە دین وتی ئەم خەڵکە بۆ ئاواوە دەوردارێکە دار چییە یعنی دار ئەبێت چی لە دەست بێ خەڵک ئەبێ پەنا بەخوا بووە ئەبێ پشت بەخوا بۆسێ تەوەکل بەخوا بۆسێ بەربوونەتە ئەم دارە و ئەی لێسنەوە و بە دەوریاتێن و ئەڕۆن بەخوا من گەرێ ئەم دارە چارە بکەم قەرارەدا پاچێکە لەگرێ تەورێکە لەگرێ هەڵێ ڕۆم ئەم دارە ئەبڕم طبعا ئەو دارە شەیطان دایناوە شەیطان لە مێشکی خەڵکات جوانێ کاتەوە وا خەڵکی وا پێکردە لە جاتی خوا خەڵک دارە پەرستێ بۆیە بڕیارەدا ئەڕوا دەسەکاتە بڕینی ئەو دارە دەستکاتە بڕینی ئەو دارە ئەچێت تەماشاکە زەلامێک لەوێ هەڵاژیا خەوتووە ئەم ئیلاقەی لە زەلامەکە نیان بۆ ئیش خۆی هاتووە بەرە بێتە لێدانی دارەکە کابرا هەڵەسێ دەخەوە ئەڵێ وە چیەکەی ئەڵێ وەڵا هاتووم ئەم دارە ئەبڕم ئەڵێ بۆ ئەی بڕی دارە چی زەرەرێکی لە تۆی داوە ئەوە من لە سێوەریا دانیشتم ئیسراحەتم کردووە هیچ ئەڵێ نا مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکەوەی خەڵکی ئەم ناوچەیە ئێمە ئەم دارە پەرستن لە جاتی خوا جۆرەکانی عیبادەت بۆ ئەم دارە ئەنجامەدەن لە جاتی خوا بۆیە من بڕیارم داوە لەبەر خاتری خوا ئەم دارە ئەبڕم ئەڵێ بابا من قبول ناکەم من چۆن قبول ناکەم تۆ ئەم دارە نابێ بیبڕی ئەڵێ ئەبێتە شەڕیان کابرای ئەبوو تەور ئەکا بە کابرای ترا هەر بە ئاسانی ئەیڕمێنی و ئەینا لە ژێر و ئەڵێ تووشە کوژم لەگەلاگە لانەچێرێ کابرا ئەڵێ برا مەم کوژەوی کە خاتر خوا تۆ چیت ئەوێ ئەم دارە چی زەرەرێکی لە تۆ داوە ئەگەر ئەتەوێ ڕۆژانە من وعدت پێ ئەدەم لیرەیەکت پێ ئەدەم بەس تو دوورکەوەرەوە لەم دارە ڕۆژانە 1 لیرەت پێ ئەدەم 1 لیرەت بۆ دێنم ئەمیش بیرێکە کاتۆ ئەڵێ خۆریسە من دارە ئەبێت چی ئین بێت یعنی چی تەسیرێکە من ڕۆژی لیرێ ئەمە کەم نییە لیرێ ئاڵتونی و ئەوانە بۆیە بڕیارەدا ئەتێتەوە ئەڵێ لیرەیە کەم نییە شتێکی باشە دێتەوە بۆ ماڵ ماوەیەک ئەم لیرێ هەموو ڕۆژێت ئەدا لە دەرگاو لیرەکەی پێدا هەموو ڕۆژێ
هەتا مدەیەک 40 ڕۆژە بزانم مانگێکە زۆرترە کەمترە ئەم ڕۆژێک بەیانیانێک هەڵەسیە سێرەکە کەس نەیدا لە دەرگا بڕێ ئەم لا ئەولاکە کەس دیار نییە ئەڵێ بەخوا کابرا درۆی کرد وعدیدا هەموو ڕۆژێ لیرەیەکم بۆ بێنێ هەم دەسەک هینەکە لەگرێت تەورەکە لەگرێەوە مەکەوێتە ڕێ بۆ بڕینی دارەکە ئەچێت تەماشاکە کابرا خەوتووە بەڵام ئەم جارە نیەتی گۆڕی ئەو جا لەبەر خاتری خوا بوو بەس لەبەر خاتری خوا هات ئیشێکی خوا جێبەجێ بکە بەڵام ئەم جارە کە لێ ئەدا بە تەورەکە ئەیویست ئەو هەڵسێنێ بزان بۆ لیرەکەی نەهێناوە کە لێ ئەدا کابرا هەڵسا وتیەوە چیەکەی وتی ئەی بڕم ئەم دارا بڕم وتی چۆن نەتوانی ئەی بڕی وتی تۆ وعدت دا کە هەموو جارێت لیرەیەک مۆبێنی ئەمە چەند ڕۆژێکە نەتێناوە بوو بە شەڕیان کابرای خەوتو کردیە کابرای ئەبوو تەورە دایە زەویە و دەستی ناقڕێوتی ئەڕۆیتەوە باشە ناڕۆیتەوە لێرات خنکێن کابراوتی بەرم دەکات بەس تو پێم بڵێ بۆ یەکەم جار من زۆر بە ئاسانی تۆم ڕمان وە خەریک بوو بتکوژم بەس ئێستا تۆ زۆر بە ئاسانی منت ڕمان و خەریک بوو بمکوژی بەس سڕی ئەمەم پێ بڵێوتی سڕەکەی ئەوەیە یەکەم جار تۆ لەبەر خوا هاتی بەس ئەم جارە لەبەر خاتر لیرەکە هاتی نیەت زۆر گرنگە بەڕێزانم دڵ زۆر گرنگە ئەو خەڵکەی لای ئێمە ئێستا هەمووی بۆ لیرەکەیە یان زۆربەی بۆ لیرەکەیە بۆیە کاریگەری نییە نە نوێژ نە دوعا نە دیندارەتیمان ئەوە نییە کە گۆڕانکاریەک لە ژیانمانە دروست بکە بۆیە گرنگە ئێمە باس ئەو مەوزوعە بکەین سێم خاڵ ومن الأسباب الجوهرية للحديث عن هذا الموضوع غفلة كثير من الناس عن قلوبهم خوش يسانم یەکێکی تر لەو ئەسبابانەی کە بەڕاستی ئەسبابێکی یعنی هۆکارێکی بنەڕەتیە و جەوهەریە کە حەق ئێمە لەبەر خاتری ئەوە ئەم بابەتە بورژێنین باسی نەخۆشیەکانی دڵ بکەین مەوزوعەکە چییە زۆرینەی خەڵک غافڵن لە دڵەکانیان مسلمانان زۆر خەڵک غافڵ بووە لە دڵ خەڵکێکی زۆرمان هەیە حتى تەنانەت براینە تەنانەت مامۆسایان زاناکانیشمان هەر خەریکی شتە زاهیریەکانن ڕوکنە گرنگەکە کە هەفتەی پێشوو عەرزم کردن وتم ئەم دینە خوا بە شێوازێ لە ئینسان قبوڵێکە دوای ئەوەی ئیمانی هاورد ئەبێت بە پێی شەریعەتی خوا ئیشەکانی بکا بە پێی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەبێتیش ئیخلاسی هەبێ لایەنی ئیخلاسەکە زۆرینەی خەڵک پشتگوێیان خستووە ئیهمالیان کردووە تەنانەت هەر ئاگاشیان لێ نەماوە ڕۆژێکیان یەکێک لە پیاوچاکان کە مەشهور بووە پیاوێکی ساڵح بوو هەندێک ئەڵێن شێخ عەبدولقادری گەیلانی بووە گرنگ نییە کێ بووە ئێمە پەندەکانی مێژوو گرنگ نییە کێ گرنگ ئەوە یەکێکە لە پیاوچاکان من زۆر جار کاتێ بەسەرهات و چیرۆکەکانتان بۆ ئەگەڕمەوە زۆر جار هەر حەز ناکەم ناوی بێڵم ئەمە هی کێ کێشە نییە هی کێ کێشە ئەوەیە یەکێک لە پیاوچاکان زۆر پیاوێکی ساڵح و ڕێک و پێک ئەبێ کەم جار شەو نوێژی ئەفەوتێ کەم جار ینی ئەهلی شەو نوێژە کوڕێکی ئەبێ کوڕەکەشی هێواشی واش گەورە ئەبێ شەوێکیان ڕۆژێکیان داوا لە باوکێ کاڵێ باوەگیان تۆ هەموو شەوێک هەڵەسی بۆ شەو نوێژی ئەم شەو منیش هەڵسێنە حەزەکەم زۆر دڵی خۆشە بێ کە کوڕەکەی گەورە بووە و داوای لێکە هەڵسێ لەگەڵ باوکیا بۆ شەو نوێژی هەڵاسێ شەو بڕێ خۆی نوێژەکە دوای ئەوە ئیتر لە کۆتایی حەز ناکە کوڕەکەی زۆر ماندووکە لە ئاخیرە هەڵێسێنێ ئەڵێ کوڕم هەڵسە با دوو سێ ڕکات بە یەکۆ بکەین کوڕەکەی هەڵەسێ و دەست نوێژەکرێ و دێ لەگەڵ باوکیا یەک دوو ڕکاتێ بە جەماعەتەکەن و دوای ئەوە ئیتر باوکی دوعا و خەریکی زکر و دوعا بێ ئەوە هەڵەسێ کوڕەکە سەیرەکات خەڵکشتی خەوتووە یەک کەس بەخەبەر نییە چرایەک ناسووتێ لە هیچ شوێنێک ئەڵێ باوە باشە ئەو خەڵکە بۆ خەوتون بۆ ئەو خەڵکە ڵاستن شەو نوێژی بکەن بۆ ئەوەنە تەمەڵن و دەستی کردن قسانە ئەی شتی کوڕم خۆزگایە تۆ شۆک ئەو خەڵکە بخەوتای و هەڵنەسیایی تۆ گوایە هەڵسیایی دوور کات بۆ خوا بکەی شەو نوێژی بەڵام دەست کرد لە غەیبەتی عالەمە خۆزگایە تۆ شۆک ئەو خەڵکە بخەوتای و هەڵنەسیایی ئەم دوور کاتە شەو نوێژیت کردایە ئەو غەیبەتت نەکردایە براینە ئێستا ئێمە ئاواین خۆشەویستانم تۆ کارێکەکەی بۆ خوا پێویست ناکات شانازی بەسەر خەڵکا بکەی
خەڵکێکی زۆرمانێت یەک عملێکی بچووکە کا دەسەکە بە غەیبەتکردنی خەڵک. من زۆر جار ئەبینم ڕەمەزانان خەڵکەیە تەوبە ئەکا دێ بۆ مزگەوت، یەکسەر کە هات بۆ مزگەوت یەکسەر دێ بەلای مامۆستا ئەو خەڵکە بۆ واکە، ئەو خەڵکە بۆ ئاواکە و ئاواکە، ئەوە بۆ عالەمە. طبعا دەسەکە بە ڕەخنەکانی ڕاستە، ڕەخنەکانی ڕاستە جاری وا هەیە، بەڵام ئەو ئەهلی ئەوە نییە. خۆ ڕەخنەی ئەو گەنجە ڕاست بوو، بەس پیا و ساڵحەکە ئەیزانی هێشتا کوڕەکەی لە ئەهلی ئەوە نییە ئەو ڕەخنانە بگرێ. ماوێتی خۆیشی جارەکان ماوێتی، هێشتا دڵی ماوێتی. ئینشاءڵڵا لە وتارەکانی داهاتووە زیاتر لەسەر بابەتەکە ئەچین. یا ڕەبی خوای ئیسلاحمان بکەی، یا ڕەبی دڵەکانمان ساغ و سەلیم بکەی، یا ڕەبی لەوانەمان بگێڕی کە خەریکی دڵی خۆمان نەبین، پاکێکەینەوە. یا ڕەبی خوای لەوانە نەبین کەوا قسەکانمان ئەکەین و عەمەلی پێ ناکەین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین، یا ڕەبی لە گوناحمان خۆشبی، لە گوناحی باوک و دایکمان خۆشبی، لە گوناحی برا و خوشکانمان خۆشبی. یا ڕەبی ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی، یا ڕەبی ئیسلاحی مسلمانان بکەی، یا ڕەبی کاربەدەستانی ئەم وڵاتە ساڵح بکەی، خوایە کوردستان لە بەڵا موسیبەت بپارێزی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ڕەبی خوایە ئەوانەمان قەرزارن ڕەحمیان پێ بکەی، یا ڕەبی ئەوانەمان نەدارن ڕەحمیان پێ بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لەم بارانە خێر و بەرەکەتە بێ بەشمان نەکەی. یا ڕەبی بارانی خێر و بەرەکەتمان بەسەرا ببارێنی هەردەم دەغڵ و دانی ئەم کوردستانە پڕ بەرەکەت بکەی. ئامین ئامین.